ساڵتان لەبێت بینەرانی کورسان نیست بناڕۆتۆفی خەماڵخێم شەی بەرنامی پانۆراما پێتانگەیشتین و قسە باسەکەین لەسەر ڕۆژی سووریا و ئەو گۆڕانکاریانەی کە سات بە سات دێتە پێشەوە واروەها ڕۆژی کورد و گفتوگۆکانی ئەمڕۆی ئەنەکەسە لەگەڵ مەزلوم عەبدی و هەروەها بە ئامادەبوونی نوێنەری ئەمریکا کە بەڕێوە چۆ دیارە هەوڵەکان بۆ ئاراستەیە کە پێشتر مەزلوم عەبدی ڕایگەیاندبوو داوای کردبوو کە یەکریزی کوردان لە ڕۆژاوی کوردستان بپارێزرێت یەکگوتار بن بۆیە ئامادە بن کە بچنە شام لەگەڵ بەرەی تەحریر و شام دانیشتن بکەن بۆ پێکهێنانی ینی سووریای نوێ و مافەکانی کورد لەوێ ئەو گۆڕانکاریانی کە دێتە ئاراوە سات بە سات لە سووریا گۆڕانکاری تا ئێستا ئیجابین بە ئاراستەی داوا و داخوازیەکانی تا ڕادەیەک ناوخۆی سووریا لەسەر ئاسی سەرجەم پێکهاتە و لایەنەکان واروەها لەسەر ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتیش پێشوازیشی باشە کرێت لە ڕەوشی سووریا و ئەو پێشکەوتن و بەرەو پێشوونانەی کە هەیە و لەلایەشی دیکەوە گروپەکانی سەر بە تورکیا تا ڕادەیەک ینی پەلامارەکانیان بۆ ناوچەکانی ڕۆژاوی کوردستان سڕ کردوێتەوە بەڵام ینی هەندێک پێشڕەوی هێزەکانی سووریای دیموکرات هەبوو ئەمڕۆ گۆڕانکاریەک هەیە لە جوگرافیای شەڕە ناوچەکە زای ناڕاستی ئەم بابەتانەوە ئەم ڕووداوانە بەکوێوەگات گفتوگوی زیاترەکەین لە بەرنامی پانۆراما بە میوانداری بەڕێز کاکعەلی شەمدین ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێربی کاکعەلی هەم نوێنەریشی لە هەرێمی کوردستان بەگشتی ئێمە باجارێ ینی لەسەر ڕۆژی سووریا قسە بکەین دواتر دێمە سەر کورد و کۆبوونەوەکان و یەکگوتاری تا ڕادەیەک ڕۆژی سووریا بەرەو هێمنی دەچێت و ئەوەی کە هەیە دەگوزارێت سەردانی ینی زۆرێک ئەبینین لە وڵاتان نوێنەری وڵاتان دەچنە ئەوێ نوێنەری وڵاتە زلێزەکانە چنە ئەوێ تەنانەت نوێنەری سعودیە ڕۆشنە ئەوێ و بینیبانیانی ئەمریکاش لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە ینی باربارە لیڤی ناربۆلای ینی ئەحمەد شەرع تا ڕادەیەک ینی دامپیادانانێک هەیە بەم دەسەڵاتە نوێی کە لە سووریا هاتوۆتە ئاراوە خوێندنەوەتان بۆ ڕەوشەکە چۆنە بەگشتی براستی ینی ئێستا جۆلانی ناوی بوو ئەحمەد شەرع و بوو سەرۆکی سووریا وەکو سەرۆکی سووریا تێ حیسابکردن و ئەوی حکوومەت پێکانی و ئێستا برێڤەژی دەبێ وەکو جەنابەت گوت ینی لە ئەنجامدا دیارە گۆ ینی کە توانی بوو هیمەنیکی پەیدا بکەی و هەن لێدوانی ئیجابیژێکی دیارکردن بڕاستی دەربارەی پێشەرۆژە سووریا و تایبەت تەعامل لەگەڵ پێکهاتی سووری و کوردجی ژوا پێکهاتە ینی مەترسی زۆرە یەک ینی تەک لایەن حکوومەت تشکیل کردێتە ئێستا تەنها کادرێوێژ دەستەیە تەحریر شامە ینی ئەوان تەنها لە حکوومەتەکەیان دووەم ینی ئێستا بانگ دکەی گۆ هێزەی چەکدار چەک لوا وەرگێ بەڵام ینی دیارە گۆ ینی هەن کێشەی گەورە هەنە ڕاستە بێدەنگیە و نمچە ئارامی هەیە لە دوای ئەم بێدەنگیە پێتان وایە کە کێشەی گەورە بتەقێتەوە کێشەی گەورە وێ بتەقن بتەکید ئەگەر سەرکەوتوو نەبێ جارە سەرکردنا وا کێشە پێشیە وا کێشادا پرسا کووردە ینی پرسا کورد تەنها وەکو تاکرەوی وەکو دکتاتۆرێکی بڵێ چەکدانێن و وەرن نازانم چێ و ئەزێ حکوومەت تشکیل هەر تشت بخێ دەستێ خۆدە و مافەکی نەدێ خەڵکی خوا ئەو خەڵک ئێگۆ بەری 13 ساڵا دەرکەتن کۆلانە لە دیژی بەشار ئاسەد ڕاوەستان بێگومان وێ دەرکەون کۆلانە جارێکی دی ئەگەر سەر نەکەوێ ئێمە دوعاتکەم سەر بکەوێ و ئێمە وەکو کورد ئالیکارنجی گۆ سەر بکەوێ بمەرجێکی بمەرجێ گۆمە وەک پێکهاتەک وەک پێکهاتە دووەم وەک ینی بەشی ینی گەلێ دووەم دوای گەلێ عەرەبی لە سووریا ئەو پێکهاتە گۆ سەرانسەرێ 100 ساڵیدا یعنی هات چەوساندن و هاتە بنپێکردن مافیوی کاتی هاتیە مافی خۆ وەرگێ ئەگەر ئامادە بێ
مافێ کورد و پێکهاتی دیترێ یان ئەو کێشەی دیترێ چارەسەر بکێ بە مێرانی ممکنە بەردەوام بکەیت بەر بڕاستی وەکو جەنابەت گوت یعنی هێزی ناودەوڵەتی هەموو پشتگیریتکردنی هێزی نافخۆیی پێکهاتی نافخۆیی هەموو بێدەنگن ئەو بێدەنگی کۆدەنگیەکەیە لەسەر ینی ئەم کۆدەنگیەک هەیە وەکو ئەمرێ واقع وەکو گۆ کاتی کەمە ینی کاتیە وەکو جەنابەت گوت تا یەکی ئازارەدا دەست پێکە مانگی ئازارە ئایا پشتی مانگی ینی یەکی ئازار وێ ڕێگا بدێ گۆ ئەو پێک هاتە هەموو کۆم ببن کۆنگرێکی نیشتمانیدا و حکوومەتە فەرەلایەن و تەمسیلە هەموو پێک هاتی سووری بکێ یان وێ دیسە بتاکڕەوی بێ ینی بڕاستی ئیمتیحانێکی گەورەیە و دەوڵەتی زولهێز چاودێریت کردن ئەمریکا فرەنسا ئەوایە گۆ قبولکردنە یەکیش لیستا تیرۆر وەرێ لە شام حکم بکێ و وردە وردە وەکو جەنابەت ئاماژە کرد یعنی ناوی ویژیش لیستا تیرۆر بدن ئالی ئەو حتمما بەرامبەری شتێکی بەرامبەری گۆرینە ئەحمەد شەرع کارێ خۆ بگۆرەیانە تەحەدا گەلەکن گەورەترین تەحەدا پێشیاوینا ji بۆ گۆرینێ ئەو ڕێخستنا گۆ ئەو دا پێش ئانی کرد شوونە سەرۆکی سووریایی پێشی ئانی کرد کەسێ یەکەم لە سووریا و ئەو کەس ئێستاوێ خۆ بگۆرێ بەر و ینی پابند نابێ بە هەموو ڕێنمایە ئەو ڕێخستنە ئەو ڕێخستن دەوێ ڕێخستنە دیارە لیستا تیرۆر دەبوو و توندرەو بوو و نازانم چی بوو و باوەریاوێ یەخۆ یەکسی کەشەیە خۆیان ئەوە ئەڵێن ینی ئەمان ینی ئەو ماوەی چەند ساڵی کە لە ئیدلب بوون ینی خۆ دەزانی ینی موشمانە زانی حکوومەتێکی ینی موقەتیان هەبوو لەوێ و دام و دەستگاکان لەوێ لەسەر پێی خۆی وەستا بوو ینی حکوومەت هەبوو وەزیر هەبوو بۆ هەموو بابەتەکان و عیلاقاتیشیان هەبوو ینی عیلاقاتی نێودەوڵەتی وەرێمایەتیشیان هەبوو ڕاستە بۆ نمونە ئەوان لە لیستی تیرۆرا بوون و سەرکردەکەیان لە لیستی تیرۆرا بوو داواکرا بوو لەلایەن ئەمریکاوە ینی بڕی 10 ملیۆن دلار دانرا بوو بۆی کار کەسێک جێگەکەی ینی نیشان بدە بەڵام ئێستا خۆی قسەکە ئەوەیە ئەم دەسەڵاتێک ئێستا لە ئیدلبەوە هاتوو ڕاستەوخۆ ئێستا لە شام حکم دەکات ینی گۆڕانکاریەکان زۆرن کەی بینی هەر لە خودی کەسایەتی ئەحمەد شەرعەوە هەر ڕاستەوخۆ ینی لە ئەبوو محەممەد جۆلانیەوە بۆ تا ئەحمەد شەرع هەموو واقع ئەمە بیریشمان نەچی ینی زۆربەی سوفەرا و نوێنەر و ینی نێردرایی وڵاتان کە دێنە لای ینی مامەڵەیەکی سەرۆشی لەگەڵ دەکەن بە حەقە دەربە تایبەتی ئاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا کە هاتە ئەوێ ینی بە سەرۆک ناوی برد سەرۆک ئەحمەد شەرع کەواتە ینی قسەکە ئەوەیە گۆڕانکاریەکە لە خودی کەسایەتی ئەحمەد شەرع هەیە و تەساریحەکانی و لێدوانەکانی ینی بە ئاراستەی ئاشتەوایی و بنیادانی دەوڵەتێکی مەدەنیە لە سووریادا بەڵام قسەکە ئەوەیە کە ئەم بە پاڵپشتی بۆ نمونە زۆرێک لە وڵاتان دەوترێ بە پاڵپشتی تورکیا هاتوتە ئەم دەسەڵاتەوە تورکیا ڕازی دەبێت ینی بەدەر لە داخوازی و بەدەر لە ینی مەرامەکانی تورکیا ئەحمەد شەرع دەسەڵات بگرێتە دەست و بڕیارەکانی لە سووریادا بۆ سەرچە پێکاتەکان بەبێت جیاوازی وێ خو نەخەتە داخولاتەکات و وەسعەکە تێگەیە ئەوژی کێشەکی زۆر گەورەیە تەحەدیکی زۆر گەورەیە پێش ئەحمەد شەرع ئاپێشی پرسیار ئەوە ئەو گۆرانکاریە کەسایەتیە ئەحمەد شەرعدا ڕێخستناوی رازیت بێ یانە ئەوژی مەترسی هەیە ئەو حتمما رازی نابێ ینی ممکن نییە کەسێک لە قاعیدە بوو لە ئەنسار جبهة النصرة بوو وەرێ لە کۆلانە بمەشێ و ژن بێ ینی سەرێ فەکری بێ و بچێ مەطعام ببینێ مەشروباتەوە قبول باوەڕ ناکەم ئەو تەحەدیک الحالی خۆیە تەحەدیە دووەم ڕوەک جەنابەت گوت تەحەدیە تورکیایە ینی هەموو چاودێر تەماشەکردن دۆ لە ئەو کۆنگرێ ڕۆژنەماوانی نابێنە ئەحمەد شەرع و حەقان فیدان ینی هەر هەمویان وەسف کرد گوت گۆوەکو یەکی کارمەند بێت لای تورکیا ئەگەر وا بێ خەڵکی سووریا قبول ناکەن و پێشی دە کورد
قبول ناکن یعنی ئێمە قبولکن ئەحمەد شەرع سەرۆکی سووریا بێ یا سووریا برێڤە بێ هەر ناوەک لێبێ بەڵام دەستی دەرەکی دەبێت دۆنێ ئیران لە سووریا بوو ئەو قاخەک چوو کۆلانە بۆ دەری بکن ئەمرۆ تورکیا لێ بێ باوەڕ ناکەم قبول نەکردنەکەش ینی بەڕاستی کاگالی بابەتی کوردەوە ڕاستە زۆر ئەمە گرنگە چکە کورد قبول ناکە کورد ئێستا لە 120 خاکی سووریای بەدەست سی لە 130 خاکی سووریای بەدەسەوەیە هێزێکی تۆکمەی هەیە بەڕاستی چەک و جوبەخانە و ئالیاتی ئەسکەری زۆری باشی هەیە و توانی بێت ینی شەڕی داعشیشکە زۆر بە ئامادەی و بەهێزەوە و داعشی لە ناوبرد یعنی لە ڕقە و لە کۆمەڵێک ناوچەی دیکە کە ئێستا ئەتوانین بڵین قەسەدە و هێزەکانی سووریای دیموکرات باڵا دەسەتیایە و هاوپەیمانی ئەمریکاشە بە حەقەت یانی ئەمریکا نەیشاردوێتەوە لە چەندین تەساریح و لێدوانی بەرپرسانی باڵایە کە دەڵێ ئێمە بەردەوامە بین لە هاوپەیمانیکردن لەگەڵ هێزەکانی کورد لە ڕۆژاوی کوردستان. کورد لە چوارچێوەی سووریای نوێدا چی ئەوێت؟ ئامادەیە خۆی تەسلیم بە داواکانی ئەحمەد شەرع بکات و چەک ڕادەستی وەکو ئەوەڵێ وەزارەتیشی بەرگری سربەخۆی ئەو وڵاتە بکایە خود نەخێر. سەیەکە ینی وەکو پێکهاتا کورد لە سووریا ینی پرۆپۆگاندا بەشار الئەسەد و حکمی بەعس لە سووریا 61 ساڵ هەر کورد وەکو ینی ئەنفیسالی وەسفکردنا هەر وەکو ئیسرائیلە دووەم وەسفکردنا هەر وەکو لاشێکی غەریب لە سووریا و حتا ئەخیر ئەو کوردوانینن تەفگەرە سیاسی ئارەسەن سووریا ئاگۆ ساڵا 57 دامەزرایە تا ئێستا هەر مافێ کولتوری و جواکی و سیاسی تەنها خواستن یعنی کورد ئەنفیسالی نییە لەبەر ئەوە دوێ ینی ئێستا کاتی هاتیە سەرکردایەتیە تەفگەرە سیاسی کورد لە شام و ناو ڕایە گشتی عەرەبی وێ دیار بکەی کورد ئەنفیسالی نین. دووەم یعنی وەکو پێکهاتاکی تایبەتمەندیە هەنە زمان و کولتور و خاکە هەیە دیار تێدا زۆرینەیە و تا ئەخیر یعنی ئەو مافێ کووردە مافی خۆل سەردە ئاستا بخوازی یەک ژێ لەسەر ئاستێ ئەv رێژیما داهاتوو لە سووریا چ شێوەیە مرکزیە لا مرکزیە فیدرالیە یان چییە مەلەکیە ئێمە خوازن فیدرالی بێ بەڵام باوەڕ ناکن ینی کۆدەنگیل سەر ببێ ینی فیدرالی بێ وڵە زۆر باشە بەڵام باوەڕ ناکەم ئەردوغان مەوجود بێ حتمما سەر ناکەوێ یعنی ئێمە وەکو پارتی ئەم و پارتیە الوحدە پارتیا دیموقراتی کوردی سووریایەکیتی ما وەکو تەنسیقەکەی نامەدە هەیە ئێمە داخوازتکن حکوومەتێک نەناوەندی بێ ناوچێ کوردی لامەرکزی بێ و ئەو ناوچێ کوردی تایبەتمەندیە کوردی تێدە دیار بێ لە دەسەلاتدا و هەموو شتێوێ ناکێدا. دووەم دوێت دەستورە سووریدا ئادا هاتوو ئاتازە حتمما بەندێک هەبێ خالێک هەبێ برگاک هەبێ مافێ کورد تێ تەسبیح بکرێت تا ئێستا ینی لە سووریا ئاکەون پێش بەشار ئەسەد هەر کورد وەکو لاشێکی وەکمە گوت غەریب و مهاجر و نەزانم ئیسرائیلە دوام تهمە بەواوە بود بێ دەستورە ناسنامەشتان نەبوو ینی بەشێکی زۆر 300,000 کەس بێ ناسنامە بوو دەستپێکە ئەو خۆپێشاندانی سووری بەشار ئەسەد وەکو تەکتیک بوو چوو ئاخر ئەو ناسنامە دا بەشێکی بەشێکمایە یعنی دوێت دەستوردا مافێ کورد تەثبیتکری بێ بۆ مافێ کورد بێن پاراستن نە ئەردۆغان لە دەروی سینۆر وەرە بێ دوێ کورد لێرە نەمینن دوێ دەستورێک هەبێ وێ قوارێ وێ پێک هاتێ بپارێزێ ئەف پێک نایە ولش چاونێری ئەحمەد شەرع ببم و ئەو بێژێ وەڵە کورد باشن و دەستورە دەینێ وا نابێت دوێ شاندێکی کوردیارێ باشە ئەو شان بڵێ ببوورە کاری چەند قسەکەشم پێ بڕیت ینی مەبەسم ئەوەیە منیش بێمە سەر ئەوەی کە کورد ینی چۆن ئەتوانێ بەڕاستی لە سووریای نوێدا ئەم یەکگرتوویە ئەم کۆدەنگیە بەدەست بێنێ بە تایبەتی ئێستا ئەمڕۆ ینی ئەنە کەسە لەگەڵ بەڕێز مەزلوم عەبدی و هەروەها بامادەبوونی نوێنەری ئەمریکیەکان لەوێ کۆبوونەوەیشی گرنگیان ئەنجام داوە دەمێک بۆ داوایە کرد کە ینی مساڵەحە و ئاشتەوایی لە نێو کوردان لە ڕۆژاوی کوردستان لە نێو سەرجەم پارتەکاندا بێتە ئاراوە ئەم هەنگاوی دانیشتنی ئەمڕۆی ئەنە کەسە لەگەڵ بەڕێز مەزلوم عەبدی
ئەتوانین بڵێ هەنگاوی دەستپێکردنی کۆدەنگی و یەخستنەوەی نێوماڵی کووردە بۆی کە بە یەکگوتاری بچنە شام لەگەڵ بەری تەحریرشان. ینی بەری ڕوخانی بەشار ئەسەد دانوستاندن و دیالۆگ شێوەیەکی بوو، پشتی ڕوخانی بەشار ئەسەد شێوەیەکی دی بوو. یعنی پێش ئەوە وەکو هەر دە حزب دقۆلی کێشە هەنە و دوێ لەگەل یەکتر دانیشن و ئەو دانیشتن درێژتکن و هەر یەکێت خوازی قازان جێ بکە بێتر ئێدی تر هەرێکی خست ئێدی نەبکە ئەو قۆناغ دەرباس بوو. ئەو لەبەری 3 ساڵ ئەف دیالۆگ دەست پێ بوو ناب ئەنەکەسە و پەیدێدا ئێمە وەکو حزب و حزب یەکیتی دیموکراتی کوردی سووریا هەردوو پارتیا ئەوە قبول نەکرد ئێمە بەشدار بن دانوستاندن مەگۆ بەشدارژی نەبن ئێمە پشتگیری باشە دەهێزێ هەنە سەرەکی سەر عردێ هەنە ناکۆکی خۆ چارەسەر بکەن. ئەو مەرحەلە کاتی ئەسەد بوو. ئێستا پشتی بەشار ئەسەدا ئێستا ئێمە دانیشن نەش بۆ کێشا چارەسەر بکەن بەر کێشێمە زۆر درێژ دکن هەتا بچووکژی بن زۆر چارەسەریاوا درێژە. ئێستا ئێمە بەردەم دەرفەتێک زێرینە دیرۆکیە تەنها ڕێ بۆ دەستخستنا مافی کورد لە دەستوردا و لەسەر عردێ تەنها ڕێک و کورد کاربن دو تشتا بکن تشتی هەسانن 100 کەسرونێ 10 کەسال نافخوا هیچ بژێرە بێ ئەف شاندێمەیە بەڵام ئێتە دوێ ئەف شاندە تەنها بخۆ ناکەی دوێت شتێ ئەم سیاسەتە دیار بکن ئەو جیبجی بکن ئەو سیاست چیە ئەو استراتیژیژیکی ئێمە دوێ بەلگەناماک هەبێ سەر ئەمزە بکن تێ هەرێ شام ئاوا بخوازێت تێ هەرێ شام تێ ویشێوەی تەعاملکەی تێ کورد بناسێنێ ناسناما کورتێ چلۆ دیارکەی ئێمە دوێ لەگەل یەکتر دانیشن تەنها لەگەل هەف دانیشن چارەسەر بێت بە جودا بچنە دیمەشق بەڕاستی ینی ممکن نییە نانە ممکن نییە کەس ناتوانێت تەنها بچێ شام کارن بچن شام ئێستا هەنێک لە شام هەنە بەس ناتوانن تەمتیلا کورد بکەن. یعنی ئێستا گەورەترین هێز سەر عردێ هێزا کاک مەزلوم بەرێز مەزلوم عەبدەیە سەرۆکی قەسەدی لەسەر عردێ لە خاکا سووریا ئێوی ئەو برێڤە دەبێ بالا دەستە ینی 30 سەدی خاک لەگەلویە هێزێک چەکدار نزیکی 100,000 چەکدار لەگەلویە. ئەمریکا و ئەورایان ناودەوڵەتی هەموو پشتگیریاویتکی نەوتا سووری هەموویش ناوچە گۆ ئەو دەستلاتدارە لێ بەڵام لەگەل ئەوژی گەل ئەو هەموو بەلگا ناتوانێت بتەنێت تەمتیلا کوردوکی توانێ بچێ شام بکانێ ڕێکەفتنێکی ئەشکارە بکە بەڵام لەسەر عردێ کورد هەموو لەگەل نین خۆ یەک هەنگاوی گرنگ هەبوو ینی ئەو بەتایبەتی ئەگەر باز لە بەڕێز مەزلوم عەبدی بکەین ینی ئەو هەنگاوی نەنا بە تاگڕێی بچێتە لەگەڵ سەرانی نوێی سووریادا کۆبێتەوە لە سەرەتاوە داوای یەکریزی کرد داوای دانیشتنی کوردانی کە لە ڕۆژاوی کوردستان بۆ یەکگوتار بڕاستی ئەگەر یەکریزی ببێ ناو کوردی سووریادا و ئینشەڵا ببێ بە هیوای شانازیە یەکەم بۆ مەزلوم عەبدەیە بڕاستی کاک مەزلوم ڕۆلێکی گەلێکی ئیجابی و ئاکتیڤ لە مەوضوعادا لیستیە و دلیزێژی ئێمەژی وەکو پارتیامە و پارتیا یەکیتی دیموکراتی کوردی سووریا بێ سینۆر ئێمە پشتگیری بەرنامەی بکەن دەست پێشخەریاوی بکەن و ئەم حەز دکن سەرکەوێژی و بڕاستی ئەگەر کۆدەنگی کچێ ببێ یعنی لەسەروی کۆدەنگی دبێ ممکنە بەڵام دوێ ئەم تەڤ ئالیکار بن یعنی ئێستا ناکۆکی نابێنە ئەنەکەسێ و نابێنە پەیەدە هەیە چەندی گەورە بێ ئەو کێشە و ئەو ناکۆکیە نابێ هۆکار گۆشاندەکی یەکبووی پێک نێنن نەچین شام لەبەر چێش بەرم ئێمە هەموو کێشێمە هەنە و ئەم دامەزرانەش بۆ گۆم کاربن مافێ کورد لە شام تەسبیت کن ئێستا دەرفەت هاتیە ئەم چاوەڕێی چیت کن بڕاستی ئێمە وەکو پارتی لەگەل ئەو ینی هەر بەردەوام پارتیا دیترژێکی برا ئەو ئێمە لەگەل بانگەوازیە یەکبوون و ئاشتەوایی لەسەر تشتێکی یعنی نەتەنها لە هەف بێن دانیشن لە مال نا دو تشت یەک ژێ شاندێک بێ دەست نیشانکردن دووەم وەثیقەک بێ ئەمزەکردن لەسەر مافی کورد لە شام چییە ئەو کاتە ئەگەر جواتێک چێ ببێ و ئەو هەردوو جیبجی ببن ئەو کاتە کی بچێ شام مشکلە نییە بەڵام
ئێمە بڕاستی وەکو جاران قبول ناکن هەردوو لایەن تەنها دانیشن و پێشە ڕۆژە کورد ژبەر کاتی وێ هاتیەک و شاندێ بچێت تەمسیلە هەموو کورد بکەیت سووریا نەتەنها هێزێک سیاسی ئەڤ یا ئەڤلاین بێ و ئێمەژی وەکو پارتی وەکو ئەو حزبا دیترێ تەنسیقێک نامەدەهایە وەکو تەکەتولەک باشە ئێمە توانن پشتگیری بکن و بەشدار بن و قبولژی ناکن بێمە ئەف تشت برێڤە بچن. بابەتی یەکبوون ڕاستە زۆر گرنگە بەڵام ئێستا ینی هێرشی گروپەکانی سەر بە تورکیا ئەمەیان تا چەند زەرەرەدا لە ڕەوش و ینی ئەو هەنگاوانەی کورد کە لە ڕۆژاوی کوردستان لە ڕابردوو ینی لە پێناو پاراستنی ناوچە و ئەو شوێنە گرنگانی کە هەبووە ناوێتی و پەلامارەکان ینی بەردەوام ێسابین ینی کاگالی بەڵام خۆشببختانەوەی کە هەیە لەسەر ساحەی شەڕ ینی تا ڕادەیە گێزەکانی سوورای دیموکراتی کوردستان سوورای دیموکرات توانیویان ینی بەرپەرچی ئەو گروپانە بنەوە و هەندێک ناوچەش تا ڕادەیەک ئازاد بکەن. ئەمریکا هاوپەیمانەکانی بۆ ئەم بابەتە ڕێگە ئەدەن تورکیا بەردەوام بێ لەسەر پەلاماردانی کورد و بە تایبەتیش ئیسرائیل بیرمان نەچێت پێشتر ئەنی هەڕەشە و تا ڕادێکیش پەیامی نردوو بۆ تورکیا کە پێویستە پارێزگاری لە کوردان لە ڕۆژاوی کوردستان بکرێت. ینی شتێتە گوتن ڕاستن و لەوێ زیاترژێکی کرد دەستی کوردەهانە کێشەل کوردەیە ینی کێشتە کوردەیە ینی کورد تا ئێستا ینی نیشان نەدایە گۆکارن لەگەل یەکتر دانیشن و یەک دەنگ بن تا ئێستا. ئیرۆ و دووادە تشتێک باش ڕوودا بڕاستی ئەف دانیشتە دەست پێک بوو هەنگاوە یەکەمە یعنی ئێستا لەگەل کاک مەزلوم دانیشتە نەلگەل پێدێ کاک مەزلوم وەکو نابینکارە وەکو وەسیتە وەکو ئەو ئەمریکا پێکەوە وەسیتن نابێنە هەردوو لایەنە ئێستا چوونە مەرجێ خۆل سەروا بێژن و ئەوەی وا مەرجا بگوهێزێ لای پێدێ پێدە قبول بکەی قبول ناکەی ئەوەی بەگەرنەوەی ئەف قبول بکن یا ناکن یعنی زۆر ئاها ئێ بڕاستی تشتی ئەف خاڵ گەلێکی گرنگە خوازم بێژم ینی یەکەم جارە دناو کۆمەلگا کوردیدا ڕایە گشتی درست بێ ڕایە عام ڕایە گشتی درست بێ ئەو ڕایە گشتی تەمسیلە شعبێ کوردیت کەی جەماوەرێ کوردیت کەی کۆمەلگا کوردیت یعنی ماوەی ئەف دو هەفتێ ڕابردوو هەن ڕێخستنی سڤیل هەنە هەن کەسایەتیە خودیڕۆل و باندۆر هەنە بڵێ ئاینینە کولتورینە ئیجڤاکینە سەرۆک عشیرن هەر یەک لوانە لە حزبێ گوهانە گەورەترن ڕۆلاوە و باندۆراوە هەموو کەتنە گەردە هەموو فشار دکن ئەگەر کورد ئەگەر کێشە خۆشببختانە کێشە دنابێنە ئەنەکەسە و پێدە تەنها نامە و ئەنەکەسە و ناومە و پێدەدا نییە ناو ئێدیتر نییە تەنها کێشە هاتیە تهدید بووە نابێنە هەردووە. ئەو وەکو شانازیکێت بینن و ئێمە بهێزن و ئەم دیارن ئەو خۆ دیار بوونە بسەبەبێ وا کێشە. خەڵک تێ کۆبوونە بەری هەفتاکێ ڕۆشنبیرە کۆبوونەوەک دارخستن زێدەی 300 کەسی تێت بەشدار فشارە مەدەنیانە کاریگەری هەیە بۆ ئێمەژیر گەلوانە ئێمەژیر گەلوانە ئێمە دەروی هەردوو بەرەیانە ئەف کەسێک و پرۆتستۆژی دکن ناکۆکیە ئەوژیکی دەروی هەردوو لایەنە ینی ئێمە وانال یەک شوونن ینی بڕاستی یەک ئامانجە و بڕاستی ڕۆژانە گەورەت بێ ئەو پێلا نەرازی بوونێ شارێک دۆنێ لە قامشلۆ ئەوژی پارتیên پەیەنەکەی سەر پەیەدەی ئەواناژێکی وەکو جواتە گەورە ئەو کۆنفرانسێکی دارخستن 150 کەس بەشدار بوو ئێمەژێکی نوونەرێمە سکرتێری حیزبامەتێت بەشدار بوو و ینی ئەنجامێکی باش بوو فشارێکی باشە لەسەر هەردوو لایەنە دوێ قبول بکن پێکەوە دانیشە بۆ ینی تام دانیشتن کاریگەری هەیە طبعا ینی بڕاستی دەهێزن ینی بهێزن ینی هەنە هێزاوە لەسەر ساحە ینی پشتگوه نایە خستن دەبێ مەرجێ ئەولش بۆ پێکانینا شان دەوێ ئەو پێکەوە دانیشن و کێشەی خۆ دروستکن بڕاستی جڤاتە دۆدا ینی تشتێکی ڕوودا تشتێکی زۆر دڵخۆشکەر بوو و باڵکێش بوو ینی ئەو خەڵکێ دانیشتی گوتن کاکە ئێمە چاوەڕێی وە ناکن تا پێکەوە ئاشت ببن ئەگەر زووترین کات ئێوە ئاش نەبن لەگەل یەکتر ئێمە بەشدار
کی بەشدار بێ پێکەوە شاندێکی دروستکن یا پێکەوە وەسیقاکی ئێمەژی ناو ئەو فشارە دەنا کاگە علیانی یەک بابەتێکی گرنگ هەرێمی کوردستان تا چەند ئەتوانێت باشووری کوردستان ڕۆڵی هەبێت لەم لێک نزیکردنەوەی کوردان لە ڕۆژاوی کوردستان بۆیە کە قۆناغەکە گرنگە و هەستیارە کوردان پێویستە یەک گوتار بن بۆی بێگوتاری بچنە شام و گفتوگۆکانیان دەست پێکەن لەسەر مافەکانی خۆیان کاکە ینی کاتی وێنینە بێژن ینی هۆکاری کوردستانی پشتگیریە کوردستانی شێوەیە پشتگیریە کوردستانی کێشامە گەورەتر کرد بچووک نەکرد ئێمە هێویدکن لە مەرحەلا هەستیاردا کورد لە سووریا بڕاستی دەرفەتە گەلێکی گەورە هاتیە و نزیکی تێکچوونەیەها ینی ئێستا لە شام ئەحمەد شەرع چاوەرەی مەناکێ ینی گەلێکی پەلە دەوێت شتێک بێ ئێمە داخواز دکن هێزێ کوردستانی هەموو نەتەنها باشووری کوردستان هەموو پێکەوە پشتگیریە کورد بکن گۆلگەل یەکتر دانیشن بەس ئێمە بەس تەنها گەل یەکتر دانیشن ئێمە زانن چۆن ڕێکەبن زۆر هەسانە لەبەر شێ لەبەر کێشەیەمەی گەورە نینن ئەسڵن هەر حساسیاتن و هەر بەڵام ینی براستی کێشەی کوردستانی زۆر جار زۆر قۆناغدا دەرباسی ناو تەفگەرە سیاسی سووری بوویە زۆر مەراحلدا ئێمە هێویدکن گۆ ئەو لاپەر بێ قولباندن ئێستا قۆناغا چۆن هەموو پێکەوە پشتگیریە شاندێکی کوردی لەسەر بەرناماکی دروست مافی کورد چلو شام تەسبیت بکن بەڵێ یەک بابەتێکی گرنگ دێمە سەر ینی کۆی گۆڕانکاریەکان و ینی ڕووداوەکان لە سووریا ینی ئەوەی کە دەگوزارێ بە تایبەتی لە هەندێک ناوچە وەکو جەناب داماژەت پێدا لەسەر بۆ نمونە دەسەڵاتی داهاتووی سووریا و حکومی داهاتووی سووریا کە چۆن بێ شێوازەکەی عیلمانی بێ شێوازەکەی ئیسلامی بێ و فشاری تورکیا و هەندێک وڵاتانی ئیقلیمی بە تایبەتی بۆ سەر ینی کە کاریگەریانێ لەسەر ئەحمەد شەرع و بەری تەحریر و شام کە چکە بە حەقەت ئەوان تا ڕادەیەک ینی چۆنەڵی تەرەفێکی ئیخوانین ینی بابەتەکە تۆزە زاڵە ئێمە دوێنێ لە ینی ساحەی ئومەوی بینیمان ینی خۆپشاندان هەبوو خۆپشاندانەکەش بە ئاڕاستی مەدەنی بوو داوایانەکە سووریایەکی مەدەنی دیموکراتی و مافی هەموو پێکاتەکان تێیدا پارێزراو بێ و حکومێکی ئیسلامیان ناوێ حکومێکی مەدەنیانەوێ و عەلەویەکانیشمان بینی لە ناوچەکانی خۆیان ئەوانش بە هەمان شێوەدا و داخوازیان کوردیش بە هەمان شێوە و دروزی دورزەکانیش و ئێمە بینیمان ینی وەلی جۆن بڵاند کە سەرۆکی دورزەکانی لوبنانە هاتە لای ئەحمەد شەرع و ئەویش بۆ مافی دورزەکان هاتە بوو ئەم جۆرە فرە پێکاتە و فرەنەتەوەی کە لە سووریادا هەیە ڕێگا ئەدا ینی ئاراستی حکوم لە داهاتوودا لە سووریا بە ئاراستی یەک پێکاتە بێ و بەرەو ئیسلامیەت و ینی لەباربردنی عیلمانیەت و مافەکانی دیموکراسی بێ زانێ ینی وەکو پێشتر دەستپێک دەمەگوت مەترسیل پێشیا حکوومەتە ئەحمەد شەرع زۆرن یەک لەوان ینی وەکو مە بەحس کرد کێشێ نافخۆییژی هەنە دەبێ پەلە چارەسەر بکەی یەکەم کێشە مافێ پێکهاتە لەبەر ڕێژیمە بەعس پێکهاتە ینی زۆر فرامۆش زولم و زۆرە لە دیژی وا پێکانی بوو یعنی زۆر خراپ بوو هەموو ینی دەرکەتن خۆ پێشاندانە بۆ مافی خۆ دەست بخن نەبوو ئەحمەد شەرع بینن سەر حکوم ئێمە ئێستا ئەم هەموو دبێژن گرنگ نییە کیلشان بێ گرنگ ئەوە مافێمە ددێمەیانە ئەگە جەنابێت تەژی شان بێ مافێ کورد دان پێ نەدێ ئێمە قبول ناکن و ئێبراستی ینی ئەگەر تەماشەکێ پێکهاتە ئەو ئەقەلیاتێک گۆل سووریانەوەکو جەنابەت بەحس کرد دروز و عەلەوی و کورد و بەشێک لە سوناکانجی هەنە ینی نەرازینە ئەخوان المسلمین ئەوە 13 ساڵە لەگەڵ تورکیا پرۆژێوە هەبوو چۆن وەرن لە شوونە ئەسەدرونن لە ناکاودا لە نیشکادا ئەحمەد شەرع هات لە دەستواناکەی ڕەواند و بر ینی ئەوژی رازی نینن ینی بەیانی دوو بەیانی ئەوژی هەلوەستی خۆ دەردبرن مجتەمەعی سووریش ئەوە ناخوازێ کە حکومێکی ئیسلامی دوای 50 ساڵ لەو حکومەی کە هەبووە لەلایەن بنەماڵەیە سەدەوە بەسەریانە بسەپێنرێت پێ دوای ینی قوبوڵی ینی ئێمە دوێ تەماشەی وەضعی سووریا بکن وەکو بەشێک
ڕۆژهێلاتە ناوین ئاتازە ئاگۆ خەریکن درست بکەن گرنگەوە ئێ خەریکن ئەمریکا و ئیسرائیلن ئەمریکا باوەری بحکومەکی ئیسلامی متطرف هەیە نا ئیسرائیل نا ئیسرائیل و ئەمریکا ئەو خەریکن 13 ساڵە چۆن حکمێ دکتاتۆری هلوەشاندن لە ناوچێ چۆن ئەو کۆمەلگا جواکی ئاگۆ دبوو وەکو هێلین وەکو حادینا فکرێت تونندرەورە ئەو هلوەشاندن هاتن ڕێکخراوێت تونندرەوژی هلوەشاندن وەکو حەماس و وەکو حزب الله و وەک رێژیما سووری حتا داوی ئێمە ینی منالێکی پرسێ معقولە ئیسرائیل و ئەمریکا قبول بکن تازە حکومەکی جیهادی وەرێ سەر حکم ینی ئەو نابێ هاتنە ئەحمەد شەرع برێکەفتن ینی بە علمێ ئیسرائیل و ئەمریکا هاتیە و ئەو بخە وەکو ناوێ خوا براستی کاتیە بەڵام سوال ئەوە ئایا دوای قۆناغا کاتی کورد پێکهاتی سووری هەموو کارن پێکەوە حکوومەتێکە فەرەلایەن و دیموقراتی و ینی لامەرکەزی و مافی هەر کەسی تێدە پاراستوی دروستکن یانە پرس ئەوە یەک پرسیکە شێ ینی زۆر کەس باس دەواکە کە ینی فکرەیەکی تا ڕادەیەک حکومێکی ئیسلامی و کۆمەی تورکیا و فکرەیەکی تا ڕادەیەک ئیخوانی و کۆمەی قەتەر بیانەوێ ئاوێتەی کەن و تێکەڵی کەن لە سووریادا ڕنگ بداتەوە خۆ حکومی تورکیا ینی حکومێکی دیموکراسیە بەڵام یانیە بینین بۆ نمونە ئەردۆغان و ئیسلامیەکان باڵادە سنتیایە خۆ ئەگەر بۆ سووریاش ئەمە گونجاو بێت ینی پێ دوایە مجتەمەعی سووری قبوڵیکە ئەردۆغان چەندی ینی دەستی خۆ درێژی سووریا بکە ئەو وەکو ترمۆمترە بزانە ئەو قاس لە ناوخوا لە قەیراندەیە ینی چەندیت قەیران دەبێ ئەو قاس تخوازێ کێشا خۆ تەزدیری دەربە بکەین ئیسرائیل و ئەمریکا لە ڕۆژهێلاتە ناوینی ئاتازە ینی بناو دکن دەولەت هەنە دوێ خۆ بگۆرن ئیرانە و تورکیایە ئێستا ئیران تا ڕادەیەکی هاتیە گۆرین ئەو دەستێوێ ناوچێ هەموو هاتن برین و ئێستا فشار سەر هەیە هێدی ببێ وەکو دەولەتێک نۆرمال سەر شافا مشکلە نییە تورکیاژی ئەمبراتۆریە عوسمانی دروست بکەی قبول نابێ ینی ئێستا حکوومەتە ئەمریکی تازە وەرێ سەر حکوم و برێوە ببێ وەرێ ناوچێ ینی قبول ناکن تازە پشتی ئەفقاس وێرانی ناوچێ دیسە سفر دەست پێ بکن شخالا سفر دەست پێ بکن قبول ناکن هەروێ تەوازنەکە چێکن یعنی عوسمانی و سەفەوینە ئیران و تورکیایە ئیران چوت بێت تورکیاژێکی لاواز ببێ و تورکیا یعنی سەیریکە تەناقودەیە ئێستا تێ دبێ کورد لە سووریا نەمێنن تعینی کات دل بەرلەمان دەبێژن بەرە بەرێز عەبدەڵڵا ئۆژدان وەرێ ئێمە لەگەڵ ویناکی پرسا کورد دیالۆگتکن و مناقەشەتکن ئەو نیشانێ چیە یەکەم نیشانی قەیران لە ناوی گەلێکی بەرز بووە دووەم هەست دکێ گۆرانکاری گەورە تێمە ناوچێ و کەرتا کورد بەهێزە دوێ گۆرانکاریەدا باشتر ئەوە پەلە بکەیت چارەیەکی ژێر ببینین بە هیوای چارەسەرکردنی ئەم قەیرانانەی سووریا و کورد ینی زیاتر لەمەی کە هەیە خۆی ئامادە بکە بۆ سووریای نوێ بەڕێز عەلی شەمدین ئەندامی مەکتەبی سیاسی پارتی پێشکەوتنخوازی پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا و نوێنەری ئەو حیزبە لە هەرێمی کوردستان بەخێر بیت سەرچاوانەتی عەلیجان بەڵێ بینەرانی بەڕێز سەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوەش ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ